پازدەهەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بە بەشداری 350 ناوەند و کتێبخانە و بە زیاتر لە 1 ملیۆن ناونیشان و بەداشکانی لە سەدا 30 دەرگای بەڕووی خوێنەراندا واڵا کرد. لە یەکەم ڕۆژی پێشانگاکەدا شەیدایانی کتێب لە چین و توێژە جیاوازەکان بەشداریەکی گەرمیان کرد و پێشانگایان بە دەرفەتێکی ناوازە و کەم نوێنە نیشاندا. خوێندنەوە زیاتر مێشکە کاتەوە، خوێندنەوە زیاتر ڕۆشنبیریت و هەستی کۆمەڵایەتیت و هەستی ئینسانیەتت فراوانتر دەکات. جا لەبەرەوە فرسەتە بۆ تاکی کوردی بە تایبەتی لە کوردستان وەروەها لە عێراقیش لە هەموو شوێنەکانی کە ئیستاکێ ئەم پەرتوخانەیە کراوەتەوە بەڕاستی ئەمە وا ئەبینم پەیوەندیەکی نێوان کەلتورەکانە. خوێندنەوە ینی پێویستیە، ینی ئەگەر بێخینە ئەو بابەی کە ئایا خوێنەوەیەکە لە پێویستیەکانی ئینسان بۆیە پێویستە چگەن سپیر ینی خوێندنەوە تەمەن ناناسێتن. ئەمە نابێت خوێندنەوە لەسەر ئەساسی تەمەن ئەوە بکەین دابش بکەین، بەڵام بۆ گەنج پێویسترە، چکە گەنج یەکەم ئەو ئەزمونەی نییە کە پیرەکەیەتی پێویستی بە بنیادنانی معریفەیە کە معریفەش ئەوەی کە بەدەست دێتن لە ڕێی کتێبەوە بەدەست دێتن. بەهۆی خراپی بارودۆخی دارایی بەشێک لە خوێنەران پێشنیار دەکەن کەوا کتێبی دڵخوازی خۆیان لەم پێشانگایەدا بەدەست بخەن بەهۆی داشکانەکەیەوە. بێگومان خوێندنەوە مرۆڤ ئاراسە دەکات بۆ ڕێگا ڕاستەکات. ئێمە گەربێت و نەخوێنین و نەزانین چ دەخوێنینەوە بێگومان حەقڵمان گەشە ناکات. حەقلی گەشە حەقلێکە گەشە دەکات پێویستی بە خوێندنەوەیە. خوێندنەوە ئاوپڕژێنی مێشکەکان دەکات و بەرەو ئاراستێکی دروست ڕێگایان نیشان دەدات. هەرێمی کوردستان ئەوەندە لەبار نییە، یعنی کە خەڵک بە هەموو چین و توێژەکانەوە ژیرفانی پڕی پارەبی لۆ ئەوەی بێتن کتێب بکڕیتن. هەرچەند کتێب بکڕی بیخوێنیەوە سوودی هەیە بەڕاستی، بەڵام یعنی ئەگەر یەشێک ژیرفانی پارەی تێدا نەبی چۆن بێ کتێب بکڕێ و بیخوێنێتەوە. بەهۆی هاتنی پەتای کۆڕۆناوە ماوەی 3 ساڵ نەتوانرا پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بکرێتەوە. لەم ساڵیشدا پێشانگاکە بە بەشداری 18 وڵاتی بیانی کرایەوە و ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت لە کاتژمێردەی بەیانی بۆ کاتژمێر 7 ئێوارە بەڕووی خوێنەراندا دەرگای واڵا دەبێت.